ڕۆسپی دنیا و قیامەت بیت یا ڕەبی. باس دەکەم. مامۆستا وەڵی من بۆ ماوەی 6 ساڵە نەخۆشم. ڕەبی خوا شیفات نەخۆشی دەرونیم هەیە. نەخۆشی دەرونیم هەیە. خوا شیفات دە خوشکەکەم. خوا شیفات. باس دەکەم. وەڵی مامۆستا چوومە لای چەمەلایەک دەڵێن چاوەزار لەسەرە. دوعام بۆ کردم لەسەر ئاوەکە کوتیان خۆتی پێ بشە و لی بخۆرەوە چاک دەبی، بەڵام هیچ ئیسفادەم لێ نەکرد. مامۆستا من لە کاتی خەودا زیاتر وام لێ دێ، هەن تەنگە نەفەس و دڵم تون دەبێ، زیاتر لە خەودا وام لێ دێ، لەسەر حەمل وام لێ هاتۆ مامۆستا. ئەو جا هەتا نەش گریەم بەرم نادات. خوا خێر بێنێتە ڕێگات خوشکەکەی من. ئێستا قسە لەگەڵم نەکەی وەزعیت چۆنە؟ بین هەناسەم تون دەبێ، ینی لە کاتی قسەکردن و لە کاتی نوێژدا، کاتی نوێژەکان دەبێ هەناسەیەکی قۆڵ هەڵمژم ئینجا ئاەت و سوورەت شتەکەی بڵێم. خوشکە بەڕێزەکەی من، ئێمە لینکێکمان لەسەر تیکتۆکەکە داناوە، گوێم بۆ لەوە بگرە پاکەوە چاوت داخە بزان چی ڕوێ دەدەی ئینشاڵڵا. مامۆستا 2 جار گوێم لێ ڕاگرتووە، تەنها ڕووناکیەک لە بەرچاومە و هیچی تر. ڕووناکێکە نۆرمال نییە؟ نا زۆر یعنی بەقووەتە تیشکەکەی. خوشکەکە من تۆ باوەڕ ناکەم دەرونیت هەبێت. تۆ زان چیم بۆ بکە ئەو لینکە یەکجار جێمەگرە، مەسەن شەوێ 3 جار 4 جار لەسەر یەک گوێم بۆ لەو لینکە ڕابگرە. ئەگەر 3-4 جار لەسەرێک مەستا کە 4-5 ساعت کرد گوێ ئەگری، ئەو جا شتی خراپتریش دێ و ئینشاءڵڵا نەجاتت دەبێ. ئەوم بۆ بکە خوشکەکە. ئینشاءڵڵا مامۆستا. وەڵی مامۆستا هەتا دەچوومە دکتۆری، ینی هیچ گوێیان لێ ڕانەدەگرم، هیچ کەسێک تا ئێستا گوێ لێ ڕانەگرتوم، ینی باسی خۆمی بۆ بکەم بڵێم وەزعەکەم ئاوایە. دکتۆرەکان ئەگە دەچووم بۆکنی خێرا دەگوت ئەمنە تۆ ینی دەزانم چتە و چت نییە، خێرا عیلاجەکەی بۆ دەنووسیم و بەڕێ دەکردم. تۆ بۆ برای خۆت بکە بزان چی خۆ زەرەر ناکەین. ئەگەر هیچ نەبێ قازانجەکەی لە گوێگرتن لە قورئانێ خوشکەکەی. ئینشاءڵڵا ینی بەس گوێ لە ڕوقیە شەرکەکەی بگرم و بەس زانین چی یەک جار نا شەوێت 2 جار 3 جار لە سێک نوێیەکەوە یا ئەوەتەم سەندەری بێنە 2-3 جار لێکی دەبووی بکەتە 4-5 ساعت، ئەو جار چاوت داخە بەس سەماعنا و گشتکرد چاوت داخە زە پشتە ڕاکشێ لە خۆت گەڕێ، خۆت خاوکۆ لێی گەڕێ چی ئەبێ ڕووناکایی دێ، شێر دێ، ڕیوی دێ، ئاگر دێ، قۆڵت سڕە بێ، قاچ فڕێ ئەدەی، هەناست تەنگە بێ، هەمووی درۆیە. تۆ بەس گوێم بۆ لەوە ڕاگرت تا تەواو بێ بزان چێت. بەس مامۆستا من شەوانە بەتەنیام هەتا ساعت 12 و هاوسەرەکەم نایەتەوە لە هیچ، هەر بەتەنیام بەس دەڵێن کە گوێ لە ڕوقیە شەرعی دەگری دەبێ یەکێکت لە لابێ. منداڵت هەن؟ 2 منداڵم هەیە، یەکیان 6 ساڵە و یەکیشیان 9 مانگە. خوا لە بۆت بڵێ جام مەکە تاوەکو مێردت دێتەوە ئینشاڵڵا. زۆر باشە مامۆستا، دەستەکان خۆخواتە زۆر شیفات بدە. داواکارم لە ئەڵڵا بەناو پیرۆزەکان لە یەپاڕێنەوە شیفای عاجل بدە خوشکەکەین. زۆر سوپاس مامۆستا، جەزاکەڵڵاو خێر. حافیز سەر چاخەڵ لەگەڵ. حافیز.